گفتوگۆ دەکەین لەسەر پرسی ئاشتی لە ناوچەکە بە تایبەت لە باکووری کوردستان و لە تورکیا ئێستا بازباسی پرسی ئاشتیە بەڵام ڕنگدانەوەی ئەمەوە کاریگەری ئەمە لەسەر ئاستی ناوچەکەیە بۆ هەموو کوردێک بۆ تورکیش گرنگە. گفتوگۆی ئەم پرس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگعالی مەحموود چالاکی سیاسی ڕاستەخۆ لە سویدەوە لەگەڵمانە. کاگعالی سڵاوت لێ بێم کاتت باش. با لە پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانەوە دەست پێ بکەین. خوێندنەوەی تۆ چی بوو بۆ پەیامەکە و پێت وایە ئەم پەیامە کاریگەری چی دەبێ و بەکوێ دەگا لە ئایندەدا، یعنی چێ قۆناغێکی دیکە بە دوای خۆی دادەێنێ؟ سڵاو ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. دیارە پارتی کرێکارانی کوردستان 41 ساڵ لەمەوە پێش خەباتی چەکداری ڕاگەیان. لەو کاتەدا زۆر بزوتنەوەی چەکداری چەپگەرا وەکو پارتی کرێکاران لە فلیپینەوە بگرە بۆ هیندستان بۆ ئەمریکای لاتین لە زۆر شوێنی دیکە بەرپا بوو و ئەو بزوتنەوەانە هەندێکیان لە نیکەراگووە لەو ساڵاندا سەرکەوتنی بەدەستێنا. ئەمە تەوژمێکیدا بەوە ئەو بزوتنەوەانە هاو کات بوو لەگەڵ سەرکەوتنی شۆڕشی ڤێتنام بەسەر ئەمریکیەکاندا. ئەمە کۆمەڵێک وای کرد کە تەنانەت بزوتنەوە چەکدارەکانی باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان لەو کاتەدا هەمووی لە ژێر هێژمۆنیای فکری چەپگەرانەدا بوون. ئیتر پەکەکەش لەو قۆناغەدا کە لە دوای ساڵی هەشتا کە کودەتای سەربازی کرا بە سەرکرداتی کەنعانێڤرێن، ئیتر ئەوان لە وڵاتانەمان و زۆربەی ئەندامانی پارتی کرێکارانی کوردستان کەوتنە زیندانەکانەوە و ڕێگەی هەڵسوڕانێکی سیاسیان لێگرترا. ئەگەر قۆناغی ئێستای تورکیا بەو کاتەدا کە زمانی کوردی قەدەغە بوو، چالاکی سیاسی قەدەغە بوو، چالاکوانانی سیاسی ڕاودونران، چالاکوانانی چەپگەرای تورکیا ئیعدام دەکران. ئیبراهیم قایبکایە نمونەیەکە لەوانە لەو کاتەدا دەستەکانیان بڕی، قاچیان بڕی، چاویان دەرهێنا. لە بارودۆخێکی ئەوهادا پەکەکەی ئەعلانی خەبات چەکداری دەکات. ئێستا لەو کاتەوە بۆ ئێستاکە جیهان بە زۆر قۆناغدا ڕەت بووە، وەکو لە نامەکەی بەڕێز ئۆجەلانەوە وڵات کامپی سۆشیالیستی هەڵوەشایەوە. سۆڤێت و ئەوانە حیزبە کۆمەنیستەکان لە دەسەڵات دوور خرانەوە. بەشێکی زۆر لەو پارتە کۆمەنیستانە لە ئەوروپای ڕۆژهەڵات و لە وڵاتانی پێشووی سۆڤێت و لە زۆر شوێنی دیکەی جیهان بۆ نمونە ئیتالیا کە لە دەرگای دەسەڵاتدا بۆ چەندین ساڵ حیزبی یەکەمی وڵاتە بوو. حیزبەکە بە زووترین کاتناوی خۆی گۆڕی و شێوازی تێکۆشانی گۆڕی. بۆ بزوتنەوە چەکدارەکانیش بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا زۆر ئەو بزوتنەوەانە چ یان ڕێککەوتن یان زەربەی قورسیان لێکەوت. پڵنگەکانی تامیل لە سریلانکا زەربەیەکی قورسیان لێکەوتوە، خەڵتانی خوێن کرانوە، کوشت و بڕکران. لە کۆلۆمبیا فارکە یەکێ بوو لەو هێزە نزیک لە بیرمان نەچێت لە ڕووی چەکداریەوە پەکەکە ئیلهامی لە پڵنگەکانی تامیل و لە فارک وەردەگرت. فارکیش چووە قۆناغی مفاوازاتەوە، ئەو مفاوازاتەش چەندین ساڵی درێژە کێشە، بەڵام ئەو مفاوازاتە بەڵێ و ئێستا هەنێ بزوتنەوەی چەکداری چەپگەرا ماوە بۆ نمونە لە فلیپین، بۆ نمونە لە هیندستان ناکساڵەکان NPA لە فلیپین. بڵێ لە پەیامەکەشدا وا دەردەکەوێت دێنی قۆناغەکە قۆناغی خەباتی چەکداری نییە. ئێستا بێمە سەر ئەو بابەتە. فەرموو. بەڵێ لە دوای ئەم 40 ساڵە 41 ساڵە جیهان دوو شۆڕشی پیشەسازی بەخۆیەوە بینی و ئێستا لە قۆناغی پیشەسازی زیرەکی دەستکردداین و پیشەسازی زیرەک دەستکرد کاریگەری زۆری لەسەر پیشەسازی سەربازی داناوە و لە داهاتوودا کاریگەری زیاتریش دادنێنە و شەڕەکانی ئۆکرانیا بینیمان فڕۆکەی بێ فڕۆکەوان چ ڕۆڵێکی بینی و چ کاریگەرێکی لەو شەڕەیە هەبوو و ئێستا وەکو باسم کرد چەندین بزوتنەوەی چەکداری دیکە لە فلیپین لە هیندستان لەمانایە لە ماوەی چەند ساڵی ڕابوودا تێسڕەواندنی گەلێ گەورەیان بەرکەوتووە. تەنانەت لە حکوومەتی هیندستان کە پێشتر ناکساڵەکان گەورەترین بزوتنەوەی چەکداری بوو لە هیندستان 10,000 چەکداری هەبوو، ئێستا ئەعلانی ئەوە دەکات تا بەهاری 2026 کۆتاییان پێدێنین. ڕەنگ بێ ئەمە بۆیان نەچێتە سەر. بۆیە کاتێک کە خەباتی چەکداری کرا
لە زۆر شوێنی جیهانەوە لە کوردستانی شاخەبا چەکداری هەبوو ئەو چەکەی بەرەو ڕووی هێزە شۆڕگێڕە کوردەکان دەبەوە چەکێک بوو پێشمەرگە یانگەرلا دەتوانی بەرگری بکات دەیتوانی خۆی پارێزەوە دەیتوانی سەرکەوتنی سەربازیش بەدەستێنێ بەڵام ئێستا قۆناغ گۆڕاوە لە ڕووی پیشەسازی سەربازیەوە زۆر هەنگاوی ناوە و ئەم دەوڵەتانش دەوڵەتێک مانعات هیچ وەختێک چ ئێران چه عێراق چ تورکیا مانعاتی کۆمەڵکوژیان نیە بەرامبەر بە گەلی کورد ئەنجام بدەن بۆیە من پێم وایە هەر لە بابەتێکی وا لە کەناڵەکەی خوانەوە پێش نزیک 10 ساڵ لەمە پێش باسم کرد ئێستاکە پێویستە شێوازی تێکۆشان ئەگەر خەبات چەکداریش دەکەیت دەتوانیت وەکو تۆ بە مارۆسەکان ناو شارەکانە بیکەی ئەم جۆرە خەباتەی کە پێشمەرگایەتی گەریلایی لە بەرامبەر سوپایەکی محتەرفی چەکی بەهێز کە وردە وردە دەقە بە دەقە جۆری چەکان لە قازانجی بزوتنەوەی چەکداری نەیاری ئەوان نادەوڵەتی نەیاری ئەوانانە ناتوانانی بەرامبەری بگری سەرکەوتن بەدەستنانی ڕاستە جار وایە فڕۆکەی بێ فڕەکەوانی دەخەیتە خوارەوە جاروایە تۆ فڕۆکەی بێ فڕەکەوان کەڵکی لێ وەردەگریت چالاکیت بۆ دەکات بەڵام لە گشتدا لە بیرمان نەچێت تورکیا یەکێکە لە هێزە لە وڵاتە هەرە ئێران و تورکیا شەدوکیان نەکێکن لە وڵاتە کاریگەرە بەهێزە سەربازیانەی جیهان یعنی لە پلەی یەکەمانە بن لە پلەی دووەم و سێمان بۆیە بەرەو ڕووبوونەوەی ئەمانە ئەنجامێکی وای نابێت بۆیە باشترین چارەسەر ئەوەیە خەباتی سیاسی بگریتە بەر خەباتی سیاسیش پەکەکە سەرکەوتوو بۆ لە خەباتی سیاسیداوە سەیری هەدەپەکە لە بیرمان نەچێت هیچ حیزبێکی سیاسی هیچ کەسایەتێکی سیاسی ناتوانێت لە باکووری کوردستانە سیاست بکات بەبێ لە پشتدانی پەکەکە باشە کاگەلی ڕەنگە ئێستا بینەرێکی بەڕێز بڵێ ئەوە خەباتی سیاسیە دەیکەن لە هەڵبژار نادەیبنەوە سەرۆک شارەوانی بەدەستێنن بەڵام تورکیا ڕێگەیان پێنادات ببنە سەرۆکی شارەوانی دەژبێن قەیومێکیان لە جێگەت دادەنێ ینی خەباتی سیاسی پێ دوایە لە تورکیاش گۆڕانکاری بەسەردادێ تورکیا کرانەوەیەک بەخۆ دەبینێ و ڕێگە دەدا ئەمان لەبری خەباتی چەکداری خەباتی سیاسی بکەن بێشک ڕێگە دەدات و لە ڕووی قانیەوە ڕێگەدات و بەڵام لە هەمان کاتیشداخوا ئەم ڕێککەوتنە ئێعلانە معنایەوە نییە سبینێ پاس حاضر کرابێت گەریلاکانی پەکە سوار پاس بن و بەرەو تورکیا بکەونە ڕێ خۆیان تەسلیم بکەن ئەمەش پرۆسەیەکە چ لە هەردوو بەرەکە و پێویستە زمینەی بۆ خۆشکرێتەوە پێویستە ئێستا کۆمەلگەی تورکی هەمووی خەریکی ئەم بابەتەیە بە یار و بە پشتیوان و بە نەیارەکانی چ لەلایەن هەرە ناسیۆنەستە تونڕەوەکانەوە کە نەیارن دوو پارتی سیاسی حیزبی باش و حیزبێکی دیکە و چ معارەزەش دیسان لە بیرمانەچێت جەهەپا هەڵوێستەکانی گەلێ لە پێش هەڵوێستی ئەردۆگان و ئاک پارتی و ئەوانەوەیە بۆیە ئەمە ئێستا ئەم تۆپە فرەدراوەتە گۆڕەپانی ساحەی سیاسی تورکیاوە و کاریگەری خۆی بووە و دەشبێت و گۆڕانکاریش لە پرۆسی سیاسی تورکیا دێنێتە ئاراوە ئەو گۆڕانکاریانە چین کاگالی بە بڕایەوە دێتە ئاراوە ئەم گۆڕانکاریانە ئەبێ کرانەوەی زیاتر بەخۆ بینێت دیارە پەکە پێویستی بەوە نییە حیزبێکی تازە دروست بکات چکە ئەو حیزبە هەیە ئێستا هەیکەلێکی حیزبیە و حیزبی سێمە لە وڵاتەکەیە و لە هەڵبژاردنەکانە سەرکەوتنی باش بەدەست دێنێت و لە داهاتوش داتوانێت سەرکەوتنی زیاتر بەدەست بێنێت یعنی ئەو زمینە توندوتیژەی کە لە کوردستان ئەو حکوومەتە سەربازەی کە لە کوردستانی باکووردا هەیە ئەو زمینەیە نامێنێت بێشک ئێمە لە بیرمان نەچێت خۆ پرۆسێکی ئاشتی لە ساڵی 1930 بۆ 1950 بەڕێوە چوو لەو کاتەدا بە ئاسانی خەڵکاتچۆیە کرد خەڵک قسەی زیاتری دەکرد تەنات هەدەپە ئەو حیزبانەی لە چەشنی هەدەپە و پێد ئەوانە بوون زیاتر ئەیانتوانێت کاری سیاسی خۆیان بکەن لێەوە زیاتر سەرکەوتنیان بەدەستێنا و زیاتر خەڵکیان لە دەوری خۆیان کۆ دەکردەوە ئێستاش ئەم زمینەیە دیارە ئەردۆگان وەسعی لە ڕووی سیاسیەوە باش نییە لە هەڵبژاردنین شارەوانەکانە سەتادە دۆڕا لە دوای جەهەپەوە بوو و نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێت ئێستا لە خولیای ئەوەیە جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ دەسەڵات پێویستی بە پشتیوانی هەیە هەموو ئەمانە لەبەر چاوە و لە سووریاش گۆڕانکاری گەورە هاتۆتە ئاراوە ڕاستە لە قازانجی
کوردانی ئەو گۆڕانکاریانەی کە هاتە ئاراوە بە هیچ جۆرێک لە قازانجی کوردانە بوو ئەو گۆڕانکاران بەڵام لە بیرمانەتی ئێستا ئیسرائیل ڕاستەخۆتە داخل دەقات لە سووریا بە قازانجی دروزەکان لەوانەیە سبینێ بە قازانجی کوردەکانیش تەداخل بکات کۆمەڵی گۆڕانکاری لە ناوچەکە ئێستاکە سووریا گۆڕەپانی جاران گۆڕەپانی بەرەو ڕووبوونەوەی ئێران و ئیسرائیل بوو ئێستا ڕاستەخۆ گۆڕەپانی ململانێ و بەرەو ڕووبوونەوەی تورکیا و ئیسرائیل لە سووریا بۆیە ئێستا و هەروە لە بیرمان نەچێت ئەو تێسرەوانەی تورکیا لە ئێرانیدا لە سووریا ئێران بە ئاسانی لە بیری ناکات و قەندیلیش دراوسێی ئێرانە ئەوەمان لە بیر نەچێ و پێویستەوە لە بەرچاو بگرترێت هەموو ئەم گۆڕانکاریانە تورکیای ناچار کرد پێش ئەوەی کە باخچەلەری ئەو قسانە بکات شاندی حکوومەتی تورکی و شاندی میت و ئەمانە هەموو سەردانی وەجەلانیان کردبوو ئەو قسەی کە باخچەلەری کردی لە خۆیەوە شەو نەهاتوە خەوی بۆ بەیانی زووە کردی پێشتر لەگەڵ ئەو لیجانانەیە کۆبوونەوەی کردبوو کە سەردانی وەجەلانیان کردبوو ئەو جاهات ئەو دەست پێشخەرەی کرد ئێستا ئەو دەست پێشخەریە لایەن کوردەوە لەلایەن پەکەکەەوە لایەن ئۆجەلانەوە فرەدراوەتە ساحەی تورکیا ئایا قبول یەکەن ناکەن تا ئێستاکە پشتیوانی ناو کۆمەڵگەی تورکیدا هەیە و ئەردۆگان ئاگای لە هەموو شتێکە هەرچەند ئەو هەڕەشانە دەکات بۆ ئەوەیەتی کە پایەی حیزبەکەی نایاتە خوارەوە لە هەڵبژاردنا زیاتر جەماوەری دانەبەزێت بەڵام ئەو ئاگاداری هەندێ شت هەیە و هەندێ شت بە نهێنی کراوە لە نێوان هەردوولادا لەو بڕوادام ئەنجامەکەی باش دەبێت و کەواتە بۆ کورد بەگشتی دۆخەکە بەرەو باشی دەڕوە بۆ کورد بەگشتی دۆخەکەەوە دەخوێنرێتەوە کە باشتر بێ کرانەوەیەگە بێ بێشک هەروایە کرانەوە لە قازان دیموکراسیت لە قازانجی کووردە لە باشتر ئەتوانێت تعبیر لە بیرروڕاکانی خۆیکە دیموکراسیت قازانجی هەموو بزرنەوەیکی پێشکەوتن خوازانە و هەموو بزرنەوەیکی عەدالەت خوازانەیە ئەگەر دیموکراسیتێکی ڕاستەقینە لە وڵاتەکەدا هەبێت ڕاستە لەوێ دیموکراتیەکە لە تورکیا دیموکراتەکە ئین نییە بەڵام بۆ حیزبە دەوڵەتەکان ئەو حیزبانەی لە چوارچەوەی سیستەمدان دیموکراسیە یعنی سبەینەیە چ بۆ پارتی ئاکاپا چ بۆ جەهاپا چ بۆ وەتەن پارتس چ بۆ پارتی جەید باش بۆ ئەمانە دیموکراسیە توان بە کەیفی خۆیان ململانەی سیاسی بکەن و دەسا و دەستی دەسەڵات بکەن ئەو حیزبانەی لە ناو سیستەمی سیاسی دەسەڵاتدان ئەوە هەیە بەڵام بۆ کورد نەبووە بۆ چەپەکان نەبووە بۆ ئەمانە دیموکراسیت نەبووە ئێستا ئەمە هەنگاوێکە هەنگاو دەنێت بۆ ئەوەی کە زیاتر ئەو وڵاتە بکرێتەوە لە ڕووی قانونی و لە ڕووی یاسایی و لە ڕووی ئازادیەوە زیاتر بێت ئەوە کرا نەکرا ئیتر خۆ پاسەکان وەک گوتم ڕانەگیراوە تاگەری لاکان سواری پاسەکە بن و بەرەو ئەستەمبولیکەنەوە نا خەباتی چەکداری بەردەوام دەبێت بەڵام پێویستە پەکاوی لەبیر نەچێت ئەگەر ئەم جارە پرۆسی ئاشتی سەرکەوت سەر نەکەوت ئەبێ شێوازی تێکۆشانی سیاسی خۆی بگۆڕێت گۆڕانکاریە جیهانەکان لە بواری زانستدا لە بواری پیشەسازیدا لە بواری لە چوارچەوەی زیرەکی دەسترد و سکسجی و ئەمانە وا وردە دێتە پێشەوە و ئێستا کار لە ئاسی جیهاندا کار لەسەرەوە دەکرێت ڕۆبۆتەکان ڕاستەخۆ خۆیان لە جیاتی سەرباز بچنەبەرەکانی شەڕۆ هەموو ئەم گۆڕانکاریانە پێویستی بەوە لەبیرمان نەچێت ئەم دقەیە من و تووا قسە دەکەین ئەم دقەیە لە ڕووی پیشەسازی سەربازیەوە هەنگاو بەرەو پێشکەوتن دەنێت و هیچ دقەیە هیچ سانێک لە قازانجی خەباتی پێشمەرگایەتی و خەباتی گەریلاییدا نییە یعنی تۆ سەیری ڕۆژهەڵاتی کوردستان کە تا ئێستاکە چەند مەفرەزە پێشمەرگە ڕۆژێتەوە دیوە هەمووی بە کوشتوبڕی گشتی کۆتایی پێهاتووە یعنی لە بیرمان نەچی ئێستا قۆناغی هەفتاکان و هەشتاکان نییە لە ڕووی سەربازیەوە ئەبێت بە خۆمان نابێنەوە بڕنە و ئیتر ئیشی خۆی ناکات لێتر لە ئێستا بەدوا فڕۆکەی بێ فڕۆکەوان و زیرەکی دەستکرد و چیپ ئیشی خۆی دەکات باشە دو پرسیارم خۆشە داماژەیەکت پێکرد یعنی قۆناغەکان دێگوای دەخوێننەوە ئەم جاراگەر ئاشتی سەر بگرێ ئەوە هەموو لایەکی وایەوە دەخوازن ئەگەر سەر نەگرێ ڕەنگە ئەم جارە زۆر سەختتر لە ڕابردوو شەڕ و جەنگ دەست پێ بکاتەوە بەڵێ وایە خۆجارەکەی ترش کە مفاوەزاتەکە تێکچوو ڕێکەوتنەکە پرۆسەکە تێشت و بینیمان
شەڕەکە لە جززیرە و لە دیاربکر لە دیاربکری سوور و لە قارس و لە ئیدگیر و لەو شوێنانە گەلە سەختتر بوو لە جارەکەی ترخۆ سەرەتا خەڵکێکی زۆر هاتنە ناو پرۆسەی خەباتی چەکداریەوە یعنی احتیمالێ ئەو کاتە پەکەکە پەرە بە و چالاکیانەی کە لە ناوخۆی تورکیا دەیدات لە ستانی کارگا و کارخانە و شوێنی ئەو تورکە شۆڤینیستەکان لەوانەیە پەرەی زیاتری پێ بدات پێویستە پەکەکە شێوازێکی خەبات دیکە بدۆزێتەوە لە بەرامبەر حکوومەتی تورکیا و ئەگەر ئەم پرۆسەیە چەندی ساڵ بخانێت دوای ئەوەی کە ئەو ساڵانە تەوا بێت حکوومەتی تورکیا لە ڕووی سەربازیەوە بەهێزتریش دەبێت لە بیرمانە چێت تورکیا یەکێک لە کۆمپانیەکانی یەکێکە لە دە کۆمپانیا هەرە بەرهەمێنەرە و دەوڵەمەندەکانی پیشەسازی چەک و تورکیا وڵاتێکە لە ڕووی سەربازی و پیشەسازی جەنگیەوە زۆر بەهێزە وڵاتێکی دواکەوتونیە ئێرانیش بە هەمان شێو لە تەکیەوە ئەم وڵاتانە بۆیە پێویستە پەکەکە و چۆن ئێستا بەڕێز ئۆجەلان خوێندنەوەکی تازای هەیە پێویستە دوای پرۆسەی ئاشتی بەس من هیوام ئەوەیە کە پرۆسەکە سەر بگرێت و ئاشتی بەرقەرار بێت چونکە ئەگەر ئاشتی لێ بەرقەرار بێت تۆ توانی پارچێکی تریش بپارێزیەوەیش ڕۆژە ئاوای کوردستانە و ئەتوانی بە کاروباری سیاست باشتر بەڕیتە پێشەوە ئێستا و قەیومانەی کە وەکو بەڕێز دامەش بێت هەمووی لە بەهانەی لەسەر بەهانەی ئەوەی کەوامانە پشتیوانی تیرۆ دەکەن کە پەکە نەمێنێت تیرۆری چی وەختە تیرۆری شتێکیش نامێنە بە مانای تیرۆر بۆیە پرۆسی سیاسی باشتر دەڕاتە پێشەوە و ئەبێ ئامادەکاری هەبێت و من قسەیەکی تر لە کۆتای دەڕێم هیچ حیزبێکی سیاسی کوردی پێویست ناکات بیر لە خەباتی چەکداری بکاتەوە لەم سەردەمەدا بە تایبەتیش لە ئێستا بە دواوە کە زیرەکی دەستکرد و پیشەسازی جەنگی بەو شێوەیە چۆتە پێشەوە و ئەمە حتمێتێکی مێژوویە ئەمە سەرکەوتنی زانست بەرەو ئەم قۆناغەمانی بردووە پیشەسازی زیرەک و سکزجی و ئەمانە لە ئیرادەی ئێمەیان نەبووە هەر نمونەیەکی زۆر بچبوونی ئەم مۆبایلە لای هەموو تاکێکی کۆمەڵ خەباتی چەکداری ئەکاتە مەترسیەوە زۆر سپاس بۆیەوە زۆر بەڕێز کاگەلی مەحموود چاودێری سیاسی چالاکی سیاسی سپاس دەکەم کە لەگەڵمان بووی